مێژووی بەفربارین لە سنووری گەرمیان و گەرمەسێر دووبارە بووەوە. بەڕێوەبەری کەشناسی و بوومەلەرزەی خانەقین ئاشکرای کرد بەهۆی کاریگەری بەرزە پاڵەپەستۆ و بارستایی هەوای سیبریاوە وای کردووە لەم ناوچەیە بەفر ببارێ. دەشڵێت بۆ یەکەم جارە لە تەمەنی خانەقین بەم شێوەیە بەفر ببارێ، هەرچەندە بەر لە چەند ساڵێک شەپۆلێکی بەفربارین ڕووی لەم ناوچەیە کرد، بەڵام بەم شێوەیە نەبووە. يكم جارة لخانقين وي جورة بفر وارد ودرجة حرارة ناقص 2 صفر، يعني 2 تحت صفر. وباران نسبين باران امصال متأنبي يعني تقريبا 65 تا 7 مليم وادي، وبين فترة 7 مليم 10 مليم 12 مليم وادي. والله هي موجية سردي هاتي لسبريا واتي سعيدة فتا روش أحد يا 2 انتيابود ويكم جاري شلا خانقنا النوع بفري وارد. لەگەڵ بەفربارین و سەرسامی هاوڵاتیانی خانەقین بەو کەش و هەوایە ڕژانە سەر شەقام و دەشتایەکان بۆەوەی وێنەی یادگاریەکانیان لەگەڵ بەفربارینە بگرن و بەشێکیشان سەرقاڵی شەڕەتۆپەڵ بوون. ئەو بەفرەکە ئەمساڵی وارەیە کە زۆر دڵمان پێی خۆشە و شەبابانە و کە گەنجانە زۆر کە دڵیان پێیان خۆشە و بەفرەکەی ساڵی وا نەبوو بەرە ئەمساڵ ئەم بەفرە وار بوو، چونکە خانەقین شارێکی وەکو سلیمانی و ناوەنیە شارێکی شوونی گەرمیانە کە بەفر نابارێ بۆ هاتمەتە دەرەوە بۆ شەڕی تۆپەڵ و یاری بکەین بۆ بەفرانە کە جەوێکی ئەمڕۆ زۆر خۆشە. لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما بۆ چەند پلەیەک خوار سفری سەدیەوە کە بووە هۆی بەفربارین لەم سنوورە، هێزەکانی بەرگری شارستانی و هاتوچۆ هێز ئەمنیەکان لە حاڵەتی ئامادەباشیدا بوون لە ئەگەری ڕوودانی هەر حاڵاتێکی نەخوازراو. وەک ئاماژەی بۆ کرا لە مێژووی خانەقین بۆ یەکەم جارە بەم شێوەیە بەفر ببارێ، هەرچەندە ماوەی بەفربارینەکە چەند کاتژمێرێک بوو، بەڵام ئومێدێکی جوانی بەخشیە هاوڵاتیان. بەپێی ئامارەکانی کەشناسی و بوومەلەرزەی خانەقین لەم ساڵدا تا ئەمڕۆ کەمتر لە 7 ملیم باران لە سنووری خانەقین باریوە. ئەم ڕێژەیە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر کەمە. بەم شەپۆلی بەفربارینە هاوڵاتیانی سنووری خانەقین و گەرمیان و گەرمەسێری زیاتر ئاسوودە کرد. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.